سڵاوتان لەبێت. دیارترین ئەو تەحەدیانەی کە لە جیهان بەگشتی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووی ئاسایشی کۆمەڵایەتی دەبنەوە، زاڵبوونی نەتەوە و ئاینی سەردەستەیە بەسەر کەمینەکان و ڕێزنەگرتنە لە پێکەوەژیان و قەیرانی لێبوردەی بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و ناوچەکە بەتایبەتی. جا ئەگەر ناوچەکە تێکەڵەیەک بێت لە ململانەی قوڵ و ناسەقامگیری بەهۆی فرێی و پلۆرالیزمی ئاینی و نەتەوەی، ئەوە کۆمەڵگەی کوردستان لە تێکەڵەیەکی کۆمەڵایەتی وا پێکاتوە کە چەندین پێکاتەی ئاینی و نەتەوەی و مەزەبی تێدا دەژین و بێچێک لەو کۆمەڵگەیانە دەناسرێت کە وێڕای بوونی جیاوازی لە ئاین و نەتەوە کەچی چەترێکە بۆ پێکەوەژیانی ئاشتیانەی سەرجەم ئاین و نەتەوە و ئاینزاکەن. بەمانایەکی دیکە بڵین ئەگەر هەرێمی کوردستان لەسەر بنەمای هاوڵاتی بوون و یەکسانی لە ئەرک و ماف دەوڵەتداری بکات، ئەوە وەکارەکەی بەردەوام پێکەوەژیانی بەشێک بووە لە کەلتوری ژیان لە کوردستاندا بە شێوەیەک ئێستا هاوشێوەی فرەئاینەکەی کوردستان هەرێمێکی فرە نەتەوەشە. لێرە کورد و تورکمان و کلدان و ئاشووری و ئەرمەن و ئەوانی تریش بەیەکەوە دەژین. جگە لەمەش لە بڕی چەمچی کەمینە ئێستا لە دام و دەستگا حکومی و ناحکومیەکان چەمچی پێکاتیان بۆ بەکاردێت و لەگەڵ ئامادەکردنی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 کە تایبەت بوو بە پێکهاتەکانی ئەنجومەنی نیشتیمانی کوردستانی عراق، مافی پێکهاتە نەتەوەییەکان لە بەرچاو گیرا و بڕیاردرا بە دیاریکردنی کورسی پەرلەمانی تایبەت بە پێکهاتە نەتەوەییەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوی ببنە پارێزەری مافەکانیان. جگە لەمەش لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پۆستی باڵای حکومی و وەزاریان پێدراوە. مەبەستمە لەو بەرنامەیەدا باس لە پێکەوەژیانی ئاشتیانە وەک کلتور و وەک پێداگیری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم لە ڕێزگرتن لە ئاین و نەتاوە جیاوازەکانیش. ئەمیش بە میوانداری هەر یەکێک لە بەڕێزان ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان و ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندن لە حکوومەتی هەرێمی کوردستان. سەرەتاش لە کاک ئانۆ دەست پێ دەکەم. کاکانۆ بەخێربێن. زۆر سپاس دەکەم، هیوادارم هەمیشە سەرکەوتندا. سپاس بۆ ئێوەش. هاتنی پاپا فرانسیس بۆ هەرێمی کوردستان بێگومان ڕووداوێکی مێژووی بوو. لە هاتنەکەیدا کاتێکە سەرۆک بارزایی دەبینێت پێی دەڵێ کوردستانم لەبیرە لەسەر داخوازی ئێوە و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاتوومەتە ئێرە و سەردانەکەی ئێوە و سەرۆک وەزیرانیشم لەبیر نەچووە. هەروەها ئێوە نەک پێشوازی لە من پێشوازیشتان لە کریسیانەکانیش کرد. کۆمنتی تو لەسەر ئەم گوتارەی پاپا فرانسیسی؟ بەدڵنیاییەوە هاتنی قەداسەتی حەبری ئەعظام پاپا فرانسیس بۆ کوردستان و بۆ عێراقیش دیاردەیەک یاخود حەدەثێکی ڕووداوێکی زۆر گەورەیە و مێژوویشە لە هەمان کاتدا. من بە خۆشبەختانە ئەو فرسەتەم پێدرا کە ئەم قسانەی قەداسەتی پاپا کە کردی من لەوەی لە خزمەتی ڕێزدار جەناوی سەرۆک بووم کە ئەو قسانەی پاپا کرد لە هەمان ژوورەکە بووم و قەداسەتی پاپا بە شێوەیەکی جیاواز لە دیدارەکانی دیکە هەمویان زۆر سوپاسی ڕێزدار جەناوی سەرۆکی کرد لەسەر ئەو قانونمەنایەتی پێشمەرگە بەسەرکردایەتی ڕێزدار جەناوی سەرۆک کە کردیان و خۆیان بەخت کرد ئەوەندە شەهیدایاندا لە پێنا و پاراستنی پێکهاتەکان و پاراستنی کەمانەتیە نەتەوەیەتیەکان و ئاینەکان و پاراستنی بە تایبەت یعنی چەندین شەڕی گەورەی ئەنجا چ لە سحێلابی چ لە تەلەسقوف بی چ لە شوێنەکانی دیکە کە ئەم شەڕانە بووینە ڕووداوێکی مێژووی لە بۆ یەک شەڕی درندەترین تەنظیمی یاخود ڕێخستنی تیرۆریستی لە سەرتاسەری دنیا، دووەمین نیشاندەرێکی زۆر جوانی پێکەوەژیانە کە لە کوردستان مەسیحی، کلدان، ئاشووری، سریان و ئەرمەن و تورکمان و ئەیزیدی و کاکەئی و سابی ئەیمەندایی گشت ئەو ئاین و ئاینزەکانی عەرەب، شیعە و سوننا هەموو پێکەوە پارێزران بە قارەمەنایەتی پێشمەرگە چاونەترسەکانی کوردستان و بەسەرکردایەتی ڕێزدار جەنابی سەرۆک. ئەو هەموو شتە وەی کرد کە جەنابی پاپا بە چاوێکی دیکە تەماشای کوردستان بکە. یعنی لەگەڵ ئەو پەڕی تەمان ڕێز و تەقدیرم شوێنەکانی دیکە لە عێراق بە پاپایان گوت وەدەکەین و وەدەکەین. ئێمە لە کوردستان ئێمە لە کوردستان گوتیتمان وەمان کردووە، بەڵام وەی دیکە زیاتر پێکەوەژیانی ئاشتیانە لە هەرێمی کوردستان کولتورە. ینی بەڵام ئەمەوێت لە ڕۆڵی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بزانم لەسەر پێداگیرکردنیان لەسەر پێکەوەژیانی ئاشتیانە بە تایبەت لەگەڵ مەسیحیەکان. بەتاکید یەکێک لە بەرنامە سەرەکیەکانی
کابینەی نۆیەم پێداگیری و پتەوکردنی بەرەو پێشبردننی ئەو پێکەوەژانەیە لە کوردستان و ئەمە لێرەدا بە برای عزیزم دەرێم کاگایدن نەجەسان ئیسان بیۆش قارداشم ئەو یەکێکە لە نیشانەکانی جوانی کابینەی نۆیەم کاگایدنە کاگایدن جەنابی کاگایدن جەنابی وەزیر یەکەمین وەزیری پێکهاتەکانە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەنابیان یعنی وەزیرێک طبعا کاگایدن ئینسانێکی بەتوانایە و من لەو مۆزوعدانیمە من وەصفی بکەم بەڵام ئینسانێکی بەتوانایە وەزیرێکی دەوڵەت هەموو ئیشی خۆی تەرخان کردیە بۆ مەلەفی پێکهاتەکان لەبەرەوەدا ئەوە یەکێکە یەکەمین جارە لە مێژووی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش وەزیرێک بۆ پێکهاتەکان دابنێەوە ڕۆژانە کاگایدن لە سەردان و لە کۆبوونەوەکردن و لە کارکردنی خۆی خزمەتی پێکهاتەکانی کوردستان لای کاک ئایدن بەخێر بێی سوپاس کە لەگەڵمانی ئەوەی کە کاک ئانۆ باسی دەکات سرنجی نیڕاکێشا لەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەم وەزیر هەیە یان بەس تەنها لە هەرێمی کوردستان وەزیرێک هەیە بە ناوی وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان یانیش وەزیری دەوڵەت بۆ کاروباری پێکهاتەکان گزارشتی ئەو تەسمیە لای تۆچی دەگەینێت و بۆچی پێویستیان بۆچیش کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەرکیزی لەسەر ئەوە کرد کە وەزیرێک هەبێت بۆ کاروباری پێکهاتەکان. بەڵێ پێشێکی زۆر سوپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵی 24 هەروە ڕێز و سەلاوشم بۆ برای بەڕێزم کاک ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندن بەڵێ کە لێستادا کە لە هەرێمی کوردستاندا نەتەوەی جۆرا و جۆر و نەتەوەی جیاواز و ئەدیانی جیاواز وجودی هەیە ئەمەش کە کاریگەری باش لەسەر پێکەوە ژیان دروست کردووە لە هەرێمدا کە بە تایبەتیش لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمدا لە یەک لە مادەکانی بڕگەکانی لە پرۆگرامە و لە هەیە لە گشتەکان لە بەرنامە و لە هەیە لە گشتەکان کە باسی پشتیوانی کردن و پێداگیری لە مافەکانی پێکاتەکان دەکات و پشتیوانی لە پێکەوە ژیانی پێکاتەکانە ئەکات و لە هەرێمی کوردستاندا ئەمە گرینگە ئەو مادە ئەو بڕگەیە زۆر گرینگە ئەمە بەتەنیا بە نووسینیە لە پراتیکیش ئیشی لەسەر ئەکرێت و لە پراتیکیش کاری لەسەر ئەکرێت و کە پێشتریش پێش ئەم کابینەیەش کە وجودی پێکەوە ژیان و وجودی نێتەوەکان و ئەدیانەکان بە شێوەیەکی باش بەشدار بوون لە پرۆسی سیاسی لە هەرێمدا بەڵام لە کابینەی نۆدا باشتر و بە شێوەیەکی پراکتیک کە زیاتر ئیتیمامی پێدراوە ئەوش بە ئیستیحدازکردنی کە وەزیرێک کە تایبەت بە کاروباری پێکاتەکان بە تایبەتی بۆ پێکاتەی نەتەوەی کە لە بۆ تورکمان و کلدان و سیریان و ئاشوری و هەروەها بۆ پێکاتەی ئاین و ئاینەزانەکان و ئەو ئاینانە کە وجودیان لە هەرێمی کوردستان هەیە ئەمانە گرینگە و کە ئەمە لە پراتیکتە ئیشی لەسەر ئەکرێت و ڕۆژانە کە ڕۆژانە سەردان و کۆبنەوە و لەگەڵ لایەنەکان و لەگەڵ نوێنەرانی پێکاتەکانی نەتەوەی و ئاین و ئاینزانەکان لە هەرێمی کوردستان ئەکرێت و ئەمە بەزیدی سەرنجی تۆ بزانم پشتیوانی لە پێکاتەکانەکەات بەڵێ ئەمە سەرنجی تۆ لەسەر شتێک بزانم بەو پێیکە جەنابتان وەزیری هەرێمن بۆ کاروباری پێکاتەکان بێگومان ئاگاداری ڕۆڵی پێکاتەکانن بە شێوەیەکی گشتی لە عێراقیش و لە ناوچەکەش ئەمە سەرنجی تۆ بزانم لەسەر بەراوردی هەرێمی کوردستان لەگەڵ با بڵێن لەگەڵ حکوومەتی عێراق لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ پێکاتەکان ئایا جیاوازەکان دەبیندرێن و هەست پێ دەکرێت؟ بەڵێ جیاوازەکان هەستی پێ دەکرێت کە یەک لە شتا باشەکانی لە هەرێمی کوردستاندا کە لە ئێستادا پشتیوانیکردنی بەهێزکردنی پێکەوە ژیانی نەتەوەکان و ئاینەکانە لە هەرێمی کوردستانی دەمەوێت لەسەر هەوڵەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر فۆکس بکەم و تەرکیز بکەم بێگومان خۆتان ئاگادار بوون لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن
سەرۆکی حکوومەتەوە کاتێک لە پەرلەمان خوێندراوە لە یەک لە خاڵەکان زۆر بەڕوونی دەڵێت پێداگری لە پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکهاتەنەتەوەیی و ئاینەکانی ناو هەرێمی کوردستان لە کورد و تورکمان و کلدان و ئاشووری و سریانی و ئەرمەنی و عەرەب و موسڵمان و ئێزدی و مەسیحی و کاکەوی و مەندایی و زەردەشتی دەکەینەوە و ئەو تایبەتمەندیەی هەرێم دەپارێزین و بەهێزتری دەکەین. ئەمێت بپرسم مامەڵەکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی کردداریەوە بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان ئاین و نەتەوە چۆن هەڵدەسەنجێت؟ بەڵێ کە تەعاملکردنی حکوومەتی هەرێم بە تایبەتی کابینەوە تایبەت بە پێکەوە ژیان نەتەوەکان و وەیە کە مافەکان و داواکاریەکانی پێکاتەکان لە هەرێمدا زۆر جددیە و زیاتر ئیتیمامی بە داواکاریەکان و مەمافەکانیان ئەدرێت و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کە ئەمە ئەگەڕێتەوە بۆ کە لە ئێستادا پێکەوە ژیانێکی زۆر بەهێز هەیە لە هەرێمدا کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کە دموکراسیەت لە هەرێم کە بەرەو پێش ئەڕوات و زیاتر بە ئیتیما بە مافەکانی پێکاتەکان ئەدرێت و لێرە دەکە لە پراتیک کە یەک کە پراتیک ئیشی لەسەر ئەکرێت و ئەمە یەکە لە ئێستادا بەشداری پێکردنی ئەم نەتەوە و ئەدیانانە کە بە شێوێکی شارە بەشدارن وجودیان هەیە لە پەرلەمان و لە سەرۆکایەتی پەرلەمان و لە حکوومەتی هەرێمدا ئەمە خۆی لە خۆدا گریجدانە کە بە مافەکانیان و بەشداری پێکردنیان کە ئەمە وتم کە وجودی پێکاتەکان و وجودی ئەم ئەدیان و نەتەوە جیاوازەکان خۆی لە خۆیدا پشتیوانیە کە پاڵپشتەکە بۆ حکوومەتی هەرێمیش پاڵپشتەکە بۆ بەهێزبوونی دموکراسیەت بۆ بەهێزبوونی مافی مرۆڤ لە هەرێمدا لەبەرەوەی لە ئێستادا پێویستە دەبێت کامە زیاتر پاڵپشت بن بۆ بەهێزکردنی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستاندا. زۆر باشە سپاس دەکەم کاکانۆ پێم خۆشە زیاتر قسە لەسەر پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان ئاین و نەتەوەکان بکەین هاوکاران بە راپۆرتێکی مەیدانیان دروست کردووە لەگەڵ کاک ئایدن بێکەوە دەیبینین و دواتر زیاتر لەسەر و بابەتە قسە دەکەین. فەرموو. ئەزمموی هەرێمی کوردستان لە پێکەوە ژیانی ئاین و نەتەوە جیاوازەکان بەبێبوونی هیچ هەستیاری و دەمارگیریەک بە خەسڵەتێکی هەرێمی کوردستان ناو دەبرێ. پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان خاڵێکی جیاکەرەوەی هەرێمەکەیە لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراق. ڕەنگە هەرەوەش وای کردبێ زۆرێک لە میدیا نێودوڵەتیەکان راپۆرتەکانیان بە ناونیشانی کوردستان بۆ نیشاندانی ئەزمموونەکەی چاوەڕێی هاتنی پاپای ڤاتیکانی کرد و سەردانی هەرێمی کوردستانی کرد بڵاو بکەنەوە. ئەم هونەرمەندە بە پۆشینی جلی کللتوری موسڵاوی ئاسوودەیی خۆی بە ئێمە دەڵێ کە تا چەندێک لە هەرێمی کوردستان ئاسوودەن ئەگەر چی مامی ئەم کەسا کە قەشە بووە لەلایەن گروپێکی چەکداریەوە تیرۆر کراوە لە مووسڵ. قبل 2006 كنا في مدينة الموصل. ئێمە لە پێش 2006ەوە لە مووسڵ بووین. لە ساڵی 2006دا مامم کە قەشە بوو کوژرا. ئەوان سەریان بڕیو لە ناویان برد. دوای ئەوەش هەڕەشەی دیکەمان بۆ دەهات لەلایەن گروپ و ڕێکخراوە تیرۆریستەکانەوە کە لە مووسڵدا بوون. دوای 2 هەفتە مووسڵمان بەرەو قەزای تلکێف بەجێ هێشت و لەوێش بۆ ماوەی 3 ساڵ ماینەوە. لە ساڵی 2009 هاتینە هەولێر بۆ هەرێمی کوردستان. سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا ئاسایش و ئارامی بۆ دابین نەکردوین. بەڵکو بوونی ئازادی تەواو لە مەراسیم و سروتە دینیەکان و جەژنەکان ئامایشێکە لە جوربەرگە دێرینەکانی خەڵکی مووسڵ. لە کۆی 1,700,000 مەسیحی عێراق ئێستا تەنیا 300,000 مەسیحی لە عێراقدا ماون بە هۆکاری جیاوازی ترس و تۆقاندن و لەناوبردن وڵاتەکەیان بەجێ هێشتووە. هاتوونەتە یەکێک لە کلاسەکانی هەولێر کاتی قەداس و نوێشکردنە بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکانەوە لەلایەن مەترانەوە مەراسیمەکە بە ئاسوودەیی بەڕێوە دەبرێ. بەشێک لەو کەسانی لێرن لە ناوچەکانی دیکەی عێراقەوە هاتوونەتە هەرێمی کوردستان بەشێکیان بڕێریان داوە چیتر نەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. ما ننسى إقليم كردستان فتح أبوابه قدام المهاجرين. لەبیرمان ناچێت چۆن هەرێمی کوردستان لە مێژەوە دەرگاکانی بەڕووی کۆچبەراندا کردەوە بە تایبەتی دوای هێرش و پەلاماری داعش بۆ سەر ماڵ و ژیانمان
بە تایبەتیش لە دەشتی نینەوە کە زۆرینەی هاوڵاتیان ماڵی خۆیان جێهێشت و هاتنە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستاندا 135 کەنیسە و 92 مەزارگە و 13 دێر و 10 کەنیسەی پرۆتستانتی هەیە. بە پێی راپۆرتی میدیا بیانیەکانیش شارۆچکەی عنکاوی هەولێر تاکە ناوچەی مەسیحێنشینی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ژماری مەسیحیەکان تێیدا ڕوو لە زیاد بوونە. أحس من عملي ومكان عملي إنه هەز بۆ دەکەم کە تەواوی پێکاتەکان دڵخۆشن بە هاتنی پاپا فرانسیس. ئەوە لە ڕاستیدا نیشانەی ئەو پەیوەندیە بەهێزەیە کە لەم بەشەی وڵات لە کوردستاندا هەیە. على العلاقة الموجودة بين المكونات في هذا الجزء من البلد في كردستان. ئێمە کوردی هەرێمی کوردستانی مەسیحی کوردین. ئێمە هەمومان لێرە هیچ فەرق و جوداییمان نییە. هەروەها پێکەوەژیانمان دیارە لە زمانی قەدیمەوە ئێمە هەر یەکین. ئێمە پێکەوەژیانین، پێکەوەژیانمان هەیە لێرە، هەمومان یەکین. فەرقمان نییە کە مەسیحی بێ، کە ئیسلام بێ، کە شیعە بێ، کە سنە بێتن. هەرێمی کوردستان بەبێ زۆر لێکردن مەسیحیەکان هاندەدا بگەڕێنەوە ناوچەکانیان بۆ ئەوەی دێمۆگرافی ناوچە مەسیحیەکانی دەشتی نینەوە پارێزراو بێ، بەڵام ئەوان هێشتا ترسیان لە گروپە تائیفی و تێرۆریستیەکان هەیە و نایەنەوێ بگەڕێنەوە. کاکانو ئەوەی کە هاوکارم لەو راپۆرتە بنکۆڵکاریە کاری لەسەر کرد بێگومان کۆمەڵێک زانیاری بوون. ئەو زانیاریانە هەم بۆ بینەرانی پرۆگرامەکە هەم بۆ منیش زانیاری نوێ بوون و پێویستی بە هەڵوێستە لەسەرکردن و قسەکردن لەسەری. بۆ نمونە لە عێراق پێشتر 1,800,000 مەسیحی دەژیان، بەڵام لە دوای ساڵی 2014 و هاتنی داعش و ئەو گیر و گرفتە تایفانێک کە لە منطقە ڕوویاندا ژمارەیان یەکزار کەم دەبێتەوە دەگاتە 300,000 کەس و لەو ژمارەیە 100,000 کەسیان ئاوارە و پەنابەر بوون و بەشێکیان بەرەو وڵاتان کۆچیان کردو 90% هاتنە هەرێمی کوردستان. بۆچی هەرێمی کوردستان ئەو پەناگەیە کە تێکرای یان زۆر بەشی زۆری 90% مەسیحیەکان بە پەناگەی ئارام دەڕوان؟ وەڵا لەبەر موسڵمانەکانی کوردستان، لەبەر خەڵکی کوردستانەوە یەکەمیشن. ئەگەر پێکەوە ژیان بە زۆری نەدەکرێت، بە کەمینە ناکرێت. یعنی ئێمەی مەسیحی کلدان ئاشووری سریان و ئەرمەن و برا تورکمانەکانمان ئێمە ناتوانین پێکەوە ژیان بچەسپێنین لە کوردستان. چەسپاندنی پێکەوە ژیان کاری زۆری نەیە، کەواتە زۆرینەی کوردستان باوەڕی بە پێکەوە ژیانە و ڕۆلی پیاوانی ئاینی موسڵمان زۆر بەبەرز دەنرخێنرێ لەم بابەتە ئەنجا لە دێر زەمانەوە. یعنی ئەگەر و هەروەها پیاوی تەبعاً شۆڕژگێر، یعنی ئەگەر تەماشا بکەین ڕۆلی شەهید شێخ عەبدولسەلام بارزانی دوام کە پێش 100 ساڵ ئەو لە بەرنامەیدا بوو لەگەڵ ئەنتریانیک پاشای ئەرمەن و لەگەڵ مارشمعونی شەهید قەداسەتی مارشمعون سەرۆکی کەنیسەی ڕۆژهەڵاتی ئاشووری پێکەوە دەچوونە تبلیسی بۆ ئەوەی وڵاتێکدا بمەزرێنن بۆ هەموو پێک هاتانە. دواتر هەروەها ببوورە ئەو فەرهەنگە جوانەی کە بە گەورەی خۆی بەجێهێشت جەنابی خوددان شێخ ئەحمەد بارزانی لە بارزان کە هەموو خەڵکەی تێگەیان و پێگوتن کە ئەنگۆ هەموو یەکسانن، مەسیحی، ئەیزیدی، مسلمان، جوو، گشت ئەو کاکەیی، گشت ئەو ئاینانە ئەنگۆ یەکسانن. ئەم خەڵکەی فێر کرد کە ڕێز لە بەرد و لە دار و لە ئاو بگری، ئێت و کە فێر بووی لە ئاژەڵ بگری، کات و فێربی ڕێز لە ئاژەڵ و لە بەرد و لە دار و لە ئاو بگری، زۆر بە ئاسانی فێر دەبی لەوەی کە لە مرۆڤی بەرامبەر ڕێزی لێ بگری. ئەم نمونەی جوانی مەلا ئەفەندی هەولێرێ کە عنکاوی پاراز لە جینۆساید، نمونەی جوانی کاکە شێخی سلێمانی مەلا گەورەی کۆیە، ئەو هەموو نمونە جوانانە ئەوان وایان کرد کە ئەم فەرهەنگە جوانە بێتەوە حتا ناو شۆڕشی کوردستان. جەنابی مەلا مستەفا بارزانی نەمر لە ساڵی 1969 نامەیەک دەنێری بە وەزیری دەرەوەی ئەمریکا. لەو نامەیەدا لە ڕستەی سەیەم یان چوارەم لە ناو نامەدا داوا دەکە دەرێ من
مافی کورد و ئاشووری داوا دەکات مافی نەتەوەیە کە لەگەڵی چەوسێنراوە داوای مافی دەکە کە ئەو لەو کاتەیە کە لە شەڕە لە شۆڕشە ئەم هەمووەوەی کرد کە ئەم بابەتە بێتەوە حتا ناو فەرهەنگی دوای ڕاپەڕین جەنابی سەرۆک و ڕۆلی گەورەی جەنابی سەرۆک لە چەسپاندنی مافەکان لە یەکەمین پەرلەمانی کوردستان لە یەکەمین کابینەی کوردستان کە دانانی کۆتا بوو لە پەرلەمان دانانی کۆتا بوو لە گۆڕینی کەمینە بوو بۆ پێکاتەکان کە ئەمە خاڵێکی گرنگە من وردەوەدامە بچمە سەروانە بەس کاکانەوە بۆ ئەوەی لە کاک ئایدنیشم پرسی بەراوردکاری لە نێوان ئێرە و شوێنەکانی تر دلیلێکی زیندوو ئێستا 90% مەسیحیەکان لە کوردستان دەژین ئەیزیدی و کاکایی و سابعی مندائیش ئەمەی کە لە کوردستان هەیە یعنی دلیلێکی زیندووە لەوەی کە عقلیەتی نخبەی سیاسی سەرکردایەتی کوردستان عقلیەتی خەڵکی کوردستان کۆمەلگای کوردستان جیاوازە لە شوێنەکانی دیکە و هەر کاتێک مەسەلەن ئێمە هەندێک جار دەرێن وەڵا کەسێکی فلان وەی گوت فلان وەی گوت فلان ڕسمێکی دڕاند فلان قسەیەکی خراپی کرد کاکە لە کوردستان نزیکەی 6,000 مزگەفتمان هەیە 6,000 مزگەفت هەفتانە نوێژی جمعە لێ دەکرێت ڕۆژانە نوێژ و تاعەتیان لێ دەکرێت لە 6,000 مزگەفت ئەگەر کەسێک لەسەر فەیسبوک دەوێت هەندێک خۆی مەشهور بکە و هەندێک عالم پێ برێن ئافرین و هەندێک عالمش پێ بکەنن دوو قسەی ناشرینی کرد ئەو ناکاتە هیچ ڕەنگە بەرامبەر بە ئیسلامیش بگوترێت و بەڕاستی یەکێک لە باشترین زەمینە سازی پێکەوەژیان لە کوردستان پیاوێنی ئاینی موسڵمانە 6,000 مزگەفت ڕۆژانە تاعەتیان لێ دەکرێت ئەوە هاتنی پاپە و ڕۆیشتنی تاکو ئێستا یەکێک لە غەیری ئەوەی قسەی باش و قسەی پڕ لە پێکەوەژیان و لە تۆرگانس یەک قسەی خراپ ئێمە نەمان بیست لە کوردستان لەبەر ئەوەی ئەمن دەتانم برێم ئەوەی کە دروست کراوە وەکو کۆمەلگا و وەکو قیادەی سیاسی و وەکو تێڕوانینی پیاوە ئاینەکانی کوردستان بە هەموو ئاینەکانەوە توانم برێم شتێکی نمونەیە نەک لەسەر ئاستی عێراقدانە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەڵێ کاک ئایدن دێمەوە لای بەڕێستان بێگومان هۆتیەکێک بووی لەو کەسانەی کە لە خولەکانی پێشوو ئەندامی پەرلەمانی کوردستان بووی و دەستت هەبوو لە هەموارکردنەوەی کۆمەڵێکی یاسا نووسینی کۆمەڵێک پرۆژێ یاسا یەکێک لەو شتانەی کە مەبەستمە قسەی لەسەر بکەین پرسی پێکاتەکانە لە نێو یاسا لە هەرێمی کوردستان ئایا ئەو بە یاساکردنی پێکاتەکان و گۆڕینیان لە کەمینەوە بۆ پێکاتەکان چی زافێک دەخاتە سەر پێکەوە ژیانی ئاشتیانە لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان بەتایبەت بەێ پێش پرسیارەکە جواب پرسیارەکە من دەمەوێت لێرە شتێک تاکید بکەمەوە کە کولتوری پێکەوەژیان زۆر گرنگە کولتوری یەکتر تەقبولکردن زۆر گرنگە لە ئێستادا کە ئەم کولتورە لە هەرێمی کوردستان بەرەو پێشچوون دەڕەوە بەرەو بەهێزبوون دەڕوات ئەمەش گرنگە بۆ پاڵپشتەکە بۆ پێکەوە ژیانی نەتەوەکان و پێکەوە ژیانی ئەدیانەکان لە لەرەمەی کوردستاندا ئەمە یەک دووش کە ئەو یاسانە کە لە پەرلەمان کە موسادەقە کران گرنگترینیان کە بە تایبەت بوو بە مافەکانی مرۆڤ کە تایبەت بوو مافەکانی پێکاتەکان لە عێراقدا باشترینی یاسا بۆ لە عێراقدا کە لە هەرێمی کوردستان لە 2015 کە ڕقم ژمارە 5 یاسای حیمایەکردنی مافەکانی پێکاتەکان بوو کە لە نۆمادە پێکاتوە ئەم یاسایە لە ئێستادا یاسایە و ئیشی لەسەر ئەکرێت و ئەم یاسایە گرنگترین باشترین یاسایە بۆ محافەزەکردنی پێکاتەکان بە تایبەتی پێکاتەی تورکمان و کلدان و سریان و ئاشووری و هەروە پێکاتەی ئاینیش وەکو پێکاتەی یێزیدی و شەبەک و کاکەی و زەردەشت و فەیلی و ئەوانی تر کە ئەمانە زۆر گرنگ بوون کە بۆ محافەزەکردنی مافەکانیان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی پەروەردەیەوە ئەمانە
گرنگ بوو ئەم یاسایە گرنگ بوو لە ئێستادا ئیشی لەسەر ئەکرێت و لە پراتیک ئیشی لەسەر ئەکرێت و پێویستە ئەم یاسایە بەواتە تا چەند ئەو یاسایە بۆ شێوەدا ڕێژراوە کە لە نێوان هاوڵاتیانی یاسا هەرێم مامەڵێکی باشە لەگەڵ لە نێوان هاوڵاتیانی پێکاتەکاندا ڕۆلی هەبێت و یعنی یاسایەکە باشە و کە یاسایەکی گرنگە و کامە کە ئەم یاسای هەیە کە ئیشی لەسەر ئەکرێت و ئێمە لە پراتیک دەمانوێت زیاتر کاری لەسەر بکرێت و چکە گەر پێش یاسا پرۆژەیە کە دەستە پەرلەمان کە ئەمە بۆ بە یاسا کە ئەنێرێت بۆ حکوومەت کە بۆ سوڵتەی تەنڤیزی دەبێت لە پراتیک ئیشی کاری لەسەر بکرێت و لە ئێستادا ئێمە کە لەسەر ئەم یاسایە زۆر بەجددی ڕادەوەستین کە دەبێت بە شێوەیەکی ئەکتیف کارە ئیشی لەسەر بکرێت و چکە ئەم یاسایە زۆر گرنگە بۆ دیفاعکردنی و پشتیوانیکردنی لە مافەکانی پێکاتەکان لە هەرێمی کوردستاندا دەبێت بۆ ئەوەی گرنگە ئەم یاسایە کە لەلایەن نوێنەرانی پێکاتەکان لە هەرێمدا کە لەسەر ئەم یاسا جددی کاری لەسەر بکرێت و لەوانەیە هەندێک گلەی و تێبینی هەیە بەڵام بۆ داهاتوودا دەتوانێت لەسەر ئەم یاسایە ئیش بکرێت و وە گۆڕانکاری لە هەندێ بەرگە و مادە بکرێت و بۆ بەرژەوەندی هەموو پێکاتەکان لە هەرێمی کوردستاندا. کاک ئایدن لە کاکانۆی شارەتی بەوەیدا کە هەرێمی کوردستان پەناگەیەکی باشە بۆ و پەناگەیەکی چەترێکە بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە بۆ ئەو ئاوارە و پەنابەرانەی کە لە ناوچەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. خۆتان وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان بێگومان سەرنجی ئەوەتان داوە کە لە کەمپەکان پاش ئەوەی کە ڕاگەیاندرا کە ئاوارەکان بگەڕێنەوە شوێن و ماڵ و حاڵی خۆیان کاتێک گەڕانەوە بینیان کە لە شوێنەکان کەش و هەوای ژیان ئارام نییە و ترسیان لەسرە ترسی ژیانیان لەسرە دووبارە گەڕانەوە نێو کەمپەکان واتە بە دووبارە گەڕانەوەیان بۆ کەمپەکانی هەرێمی کوردستان نیشانەیەکی دیکەی پرسیاریان لەسەر پێکەوە ژیانی ئاشتیانە لە شوێنەکانی تری عێراق کرد. ئەمێ بۆچینی تۆ لەسەرەوە بزان. یعنی ئەمە بەداخەوە دەبایە کە لەگەڵ ئازادکردنی ئەم شار و شارۆچکانە بە تایبەتی تلافەر شەنگال سەهلنینەوە ناوچەی مۆسڵ کە لە دوای داعشتا دەبایە ئەم ئاوارانە نوێنەرانی پێکاتەکان وایە ئاوارەکانی کە تایبەت بۆ پێکات دەبایە بگەڕێنەوە جێگای ماڵ و حاڵی خۆیان چکە لێرەدا ئیستقراری سیاسی زۆر گرنگە ئیستقراری ئەمنی زۆر گرنگە بەڵام تاکوێستا ئەم ڕەوشە نەهاتەکایەوە کە بۆەوەی بتوانن ئاوارەکان بگەڕێنەوە بۆ ماڵ و حاڵی خۆیان کە یەک لە مادەکان گرنگی یەک لە مادەکانەوە بوو کە ئیتیفاقی بینی هەولێر و بەغدا بوو کە تایبەت بە ئیتیفاقیەی شەنگال ئەمە زۆر گرنگ بوو بۆ ئاساییکردنی ڕەوشی شەنگال بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی ناوچەکە دواتر بۆ گەڕانەوەی ئەو ئاوارە برایەزیەکان بوو کە لێستادا لە ژێر کەمپەکان ئەژین کە دەبایە بگەڕێنەوە بۆ حاڵ و ماڵی خۆیان بەڵام بەداخەوە کە ڕێگریان لێکراوە ئەمەش وای لێ کردووە لێستا دەکا ئێمە زۆر سەختە کە لێستا ئێمە سەردانی کەمپەکانمان کردووە بە تایبەتی لە ناوچەی دۆک و لە ناوچەی شێخان و لە ناوچەی زاخۆدە وجودی کە لەژێر ئەم کەمپەدە هاوڵاتیانی ئەم پێکاتانە کە تێدا دەژێ و کە لێستا دەکە نەخۆشی کۆڤید هەیە و کە لەوانەیە ڕۆژانە پێویستیان بە ڕۆژانە پێویستیان بە خواردن و ڕۆژانە پێویستیان بە مەوادی توبی هەیە و کە پێویستە خزمەتی زیاتریان بگرێت و بەداخەوە کە لە حالەتی زۆر سەختە دەجین پێویستیان بۆەیە کە بە زووترین کات بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بە دەرەجە یەکەم حکوومەتی عێراق و حکوومەتی مرکزی عێراق
دەبێت ڕەوشی پێکاتەکان و ناوچەی پێکاتەکان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی پێکەوە ژیان زۆر بەهێزتر بکرێت و بۆ ئەوەی بتوانن هاوڵاتیان بگەڕێنەوە بۆ ناوچەی خۆیان و بۆ شوێنی خۆیان. باشە دەست خۆشکاکان و هەمان پرسیار بەڵام بە شێوەیەکی تر و بە زانیاریترەمە بۆچین تۆ بزانم بێگومان مەسیحەکانی دەشتی نینەوە ماوەی 3 ساڵ و نیو لە دەرەوەی ناوچەکانی خۆیان بوون بەڵام کاتێک کە ئەو ناوچانە ئازادکران نەیانتوانی بگەڕێنەوە بەشەچیان گەڕانەوە و دووبارە گەڕانەوە نێو هەرێمی کوردستان سەرنجی تۆ لەسەر تەلیسکۆف و تەرکێف چەند کیلۆمەترێکیان بینە بەڵام سیرەکەین کە لە تەلیسکۆف مەسیحەکان بە ئارامی دەژین بەڵام لە تلکێف ناتوانن وێڕای ئەوەی کە ئازادیشە ناتوانن بگەڕێنەوە بە ئازادی بژین کۆمنتی تو لەسەرەوەچی والله من دەرێم لو موضوع دەرێم وقل اعملوا وسار الله وسار عملكم الله ورسوله والمؤمنين يعني ئەوە ئیش پێشمەرگە پێشمەرگە ئیشێکی باشیان کردیە بە شێوەیەکی باش مامەلە لەگەڵ ئەو خەڵکە دەکەن دەستگا ئەمنیەکانی کوردستان ڕێز لەم خەڵکە دەگرن شوێنەکانی دیکە تاکو ئێستا بە زمانی سیلاح قسە دەکەن خۆیان فەرز دەکەن بە سیلاح قەداسەتی پاپا لە بەغدا گوتی فلتصمت الأسلحة باچەکەکان بێدەنگ بن بەڕاستی پێشمەرگەی کوردستان دەست نابن بۆ چەک ئللا لە کاتی بەرگری ئللا لە کاتی ئەوەی کە بەرگری بکەن لە کوردستان و لە پێکاتەکانی کوردستان و بەرگری لە خۆیان بکەن و لە جستە و لە ژیانی خۆیان بکەن بەڵام شوێنەکانی دیکە ئەلفوبەی بیرکردنیان بە چەک دەست پێ دەکەن کەواتە دەکرێت بڵێن چەک لە شوێنەکانی تر دژی پێکاتەکان و مەسیحیەکانە بەڵام لە هەرێمی کوردستان چەک بۆ بەرگریکردن بولێن هەمیشە چەک لە کوردستان نەگەێستا پێش ئەوەی هەرێمی کوردستانشدا بمەزرێ لە شۆڕشەکان چەک بۆ بەرگری بەکارهێنراوە بۆ هجووم بەکار نەهێنراوە بۆ تعداکردن بەکار نەهێنراوە کاکە لە نۆهاتوویە کە ئەو هەموو هەزار جوندی عێراقیە کە پێش چەند ساڵێک ئەمفالی بارزانیەکان و ئەمفالی بادینان و ئەمفالی کوردستانیان کردبوو کە جیران کەتنە دەست پێشمەرگە بە ئەمری جەنابی سەرۆک و کاتە بە ڕەحمەتی مام جەلال و بەرەی کوردستانی هەموو ئازاد کران بگەڕێنەوە بۆ ماڵ و منداڵتان بگەڕێنەوە بڕۆن ئەنگۆ ببنە نوێنەری ئاشتی کوردستان لە بۆ ناو ماڵ و منداڵەکانتان لە عەشیرەکانتان لە ناوەند و لە باشووری عێراق فەرهەنگی کوشتن و فەرهەنگی چەک لە کوردستان نییە لە کوردستان هەروەکو دیتمان لە هاتنی قەداسەتی پاپا فەرهەنگی داری زەیتون و فەرهەنگی کۆتری ئاشتیە ئەمەیە فەرهەنگ کاتێک کە پاپا فڕانسی ساتێرە خوێندنەوەی تۆ وەکو هەم کەسێکی مەسیحی هەم وەکو کەسێکی وەزیریش لە کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستان خوێندنەوەی تۆ چی بوو ینی چۆن لە ئەدگار و لە مامەڵەکردنی نیشانەیەک و گزارشتەکەەوە بۆ هەرێمی کوردستان یەکەمین شت کە لە هاتنەوەی یعنی لە مامەلەکردنی لەگەڵ سەرکردایەتی کوردستان ڕێزدار جەنابی سەرۆک ڕێزدار جەنابی سەرۆکی هەرێم ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت نوێنەری پەرلەمان سکرتێری پەرلەمان بەڕێز سکرتێری پەرلەمان و جێگرەکانی بەڕێزان جێگرەکانی سەرۆک ئەوانەی کە لەوێ بووینە هەمویان کە پێشوازیە لێ کرد گەرمیەکی زۆر وازە هەبوو لە سڵاوکردن لە یەکتر لە شێوەی قسەکردن پاپا کە تەماشای ئەوەی دیت لە کوردستان ئەو پێشوازیە تەوان لێرەدا دەمەوێت دەستخۆشی لە برادرانی پرۆتۆکۆل بکەم بەڕاستی برادرانی پرۆتۆکۆل لە سەرۆکاتی حکوومەت و لە سەرۆکاتی هەرێم مای سەربەرزینە ئیشێکی زۆر ڕێکوپێکیان کرد و هیوادارم هەمیشە بەڕۆپێش بچن لە ئیشەکانی خۆیان کە جەنابی پاپا هات ئەو هەموو هەزارە خەڵکە دیت کە چووە یاریگای شەهیدی سەرکردە فرانسۆ هەریری کە لەوێ ئەو هەموو خەڵکە زیاتر لە 10,000 کەس لە بەو پەڕی ئازادیەوە نوێژی خۆیان دەکەن تاعاتی خۆیان دەکەن پاپا یعنی طبعا سوپاسی حکوومەت و سوپاسی گەڵی کوردستانی کرد بەڵام باش لەوەی زانی کە کوردستان جیاوازە لە کوردستان ئێمە ئەوەی هەیتمان مستەنع نییە لە بەرخاتری ویمان نەکرد بۆ شەکە لە کللتوری یعنی ئێمە هەرۆژ بە پێکەنی لەسەر سوشال میدیا زۆر هەیە لە بەغدا چەندین جادایان قیرتاو کردیا
زادەی نوێشیان دروست کردیە لەو ڕێک کە قەداسەتی پاپا دەڕوە ئێمە کاکە هیچ زادەیەکمان قیرتاو نەکرد لە بەرخاتری پاپا لە بەرخاتری خۆمان دەکەین ئەو پێکەوە ژیانە کە ئەو هەموو خەڵکە کۆبووینەوە لە بەرخاتری پاپامان نەکردی لە بەرخاتری قەداستمان نەکردیە ئێمە بە خۆمان وایدا ئەو هاتیە تەماشای واقعی کوردستانی کردیە باش دەدانی ئەو واقع سروشتیە و دروست نەکرا باشە با راپۆرتێکی تر ببینین و دواتر گفتوگۆی تر بکەین پێداگیری لەو پێکەوە ژیانە ئاشتیانەی نێوان پێکاتەنەتەوەی و ئاینەکانی ناو هەرێمی کوردستان لە کورد و تورکمان و کلدان و ئاشووری و سریانی و ئەرمەنی و عەرەب و مسلمان و ێزدی و مەسیحی و زەردەشتی دەکەینەوە و ئەو تایبەتمەندیەی هەرێم دەپارێزین و بەهێزتری دەکەین. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بەشداری کریستیان و مەسیحیەکان لە دەسەڵاتی جێبەجێکردندا زیاتر بووە بەشداریەکی کارایان هەیە لەم سەردانەدا بۆ ڤاتیکان پاپا دڵخۆشی خۆی بە مێژووی پێکەوە ژیان و بەشداری مەسیحیەکان لە دەسەڵات بۆ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەربڕیە و بەرزی نرخاندووە. یاسای ژمارە 5 ساڵی 2015 پاراستنی مافی پێکاتەکان لە کوردستان کە لە 9 مادە پێک هاتوو لە پێناو دەسەبەرکردنی مافە سیاسی و مەدەنی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ئابوووریەکانی پێکاتەکان بەپێی یاسا نێوخۆیون و دەوڵەتیەکان دانراوە لە پەرلەمانی کوردستاندا 5 ئەندامنوێنەتی مەسیحیەکان دەکەن. باز لەوە دەکرێت بە جێبەجێکردنی یاسای ژمارە 5 لە 175 کێشەی پێکاتەکان بە کریستیانەکانیشەوە چارەسەر دەکرێت. ئەمەش مەسجێکە یاخود وەڵامێکە بۆ پاپا لەلایەن جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە کە مەسیحیەکانی ئێوە پارێزراون لە هەرێمی کوردستانە. لە پەرلەمانی کوردستان چەندەها یاسای گرنگ دەرچووە وەکو یاسای ژمارە 5 2015 بەڵام کێشەی ئێمە هەموو جارێ وتمانە کێشەی نەبوونی یاسا نییە کێشەی جێبەجێ نەکردنی یاساکانە بۆیە هەر لێرەشەوە داوا دەکەین کە ئەو یاسانەی پەیوەستە ئەم یاسایە پەیوەستە بە پاراستنی مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستانەوە لێرەوە داوا دەکەین کە پەرلەمان ئەبێ چاودێر بێ بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە چونکە ئەمە زەمانە تێکە بۆ پاراستنی هەریش نەبێ چارەسەرکردنی 75% کێشەکانی پێکاتەکان لە هەرێمی کوردستانە کەواتە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییشەوە بە بەراورد لەگەڵ بەغدا زیاتر چوەتە پێش بۆ مافی پێکاتەکان ئەمەش شتێکی دڵخۆشکەرە. ئەم پیاوە سەرۆکی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤە لە هەرێمی کوردستان باز لەوە دەکات لەبەر گرنگەکەی یاسای ژمارە 5 ساڵی 2015 بە زمانی ئینگلیزی بۆ ڕێکخراوێکی تایبەت لە ڕۆما ناردووە کە خودی پاپای ڤاتیکان سەرپەرشتی دەکات. ڕێگای خۆمەوە وەکو شەخص من ئاگاداری زۆر لایەنی ئەوانم کردووە کە ڕێکخراوێکیان هەیە زۆر گرنگە وە سەرپەرشتی خودی پاپا دەیکاتت کە ناوی سانتی جدیۆیە لە ناو ڕۆمایە یاسای ژمارە 5 2015 بە ئینگلیزیەوە تەرجمەم کردووە بۆیانم ناردووە وەکو ئەوەی کەوا لە هەرێمی کوردستان چۆن بایەخ ئەیاتن وە گرنگی ئەیە بە نەتەوەیی و ئاینی پێکاتەکان کە لێرە و چۆن ژیانیان بەرەوە ئەبن و چۆن نوێنەریشیان هەیە لە وزارەتی کاروباری ئاینی و هەروەها چۆن بەشداریان کردووە لە ناو دەسەڵاتی تەشریعی کە وەکو مەسیحی و تورکمان بە 5 ئەندام و هەروەها کەوا بەشدارن لە دەسەڵاتی تەنفیزیش بەبوونی وەزیر و یەکێک لەوان وەکو من کریستیانێکی کاسۆلێکی کە سەر بە پاپای ڤاتیکانم سەرۆکێکی هەستیارترین دەستگامە کە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤەوە کار و راپۆرتی نووسینمانەیە بە بەردەوام و چاودێرکردنی ڕەوشی پێکەوە ژیان بۆیە جەنابی پاپا ئاگادارە بەڵام هاتیە پشتگیری لەوە بکات لەبەر ئەوەی نیەتێکی باش هەیە بۆ ئەوەی ئەم پێک هاتانە مافەکانیان پارێزراوبی بۆیە من بەو چاوە ئەبینم کەوا داهاتوو باشتر دەبیتن و بەرەو پێشتریش دەڕۆین. هەروەندە ژنیە لە هەرێمی کوردستاندا چەندین حیزب و ڕێکخراوی تایبەت بە مەسیحیەکان ئازادانە کاری مەدەنی و سیاسی و یاسایی تایبەت بە خۆیان ئەنجام دەدەن بێجگە لە پۆستە باڵەکان خاوەنی چەندین بزنس و پۆستی دیکەی جۆراوجۆرن. کاکان و بێگومان بۆکەوەی کە خۆشت ئاماژت پێکرد تەنها لە ڕێگەی یان تەنها
پاپا فرانسیس نییە کە ئەو پێکەوە ژیانی لە هەرێمی کوردستان بە بەرز دەنرخێنێت گومان ئەمە مێژوێکی دوور و درێژی هەیە سەرنجت بۆ ئەم کتێبە ڕادەکێشم کۆمەڵێک مامۆستای زانکۆ کتێبێکیان نووسی لە کاتی هاتنی پاپا فرانسیس بە ناوی پێکەوە ژیانی ئاشتیانە لە ڕوانگەی سەرۆک بارزانانی لە پێشەچەکەیدا ئاماژە بۆ دەکەن دەڵێن تەنانەت جارێکیان وەزیری دەرەوەی فاتیکان بە بارزانی دەڵێت ئێمە زانیاری زۆرمان لەسەر ڕەوشی کریسیانەکانی عێراق و هەرێمی کوردستان هەیە دەزانین ئەگەر شوێنەکە بێ بۆ کریسیانەکان کە بتوانن تێیدا بە ئازادی بژین هەرێمی کوردستانە هیوادارین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی دیکەش وەکو هەرێمی کوردستان مامەڵ لەگەڵ کریسیانەکاندا بکرێت خوێندنەوەی یان تەفسیرکردنی ئەو گوتە و ئەو دەقا ئەوەیە کە ئەوەی لە هەرێمی کوردستان ئەگوزارێت بۆ مەسیحیەکان لە شوێنەکانی تر بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناگوزارێت کۆمنتی تو لەسەر بەتەکید یعنی ئێستا فاتیکان لە ڕێی کەنیسە کەنائیسی محلی باش دەزانی کە چ ڕنگدانەوەیەک هەیە لە ناو کوردستان لە مۆزوعی پێکەوە ژیان دەزانن ینی فاتیکان دەوڵەتێکە تەمەنی زۆر دوور و درێژە و ئەوان غەڵەت نەبم زیاتر لە 260 پاپا هاتیتەوە غەڵەت نەبم ئەوان ئەدەواتی خۆیان هەیە هەتا بزانن ڕەوشی پێکەوە ژیان لە چ وڵاتێک چۆنە و چۆن نیە وا کە سەرۆک وەزیران ئەو فاتیکان ئەم قسەیە بە لە خزمەتی جەنابی سەرۆک دەکردیە دەزانی لۆ کردیتی ئێستا حالی حاضر تەنها شوێنی مانەوەی مەسیحیەکان و زۆربەی زۆری ئەیزیدیەکان و سابی ئەیمەندائی و کاکەیی و ئەم پێک هاتانە یاخودکەوە نەتوایەتیانەی کە و ئاینەکانش کە لە عێراقدا هەبوو ئێستا لە کوردستانە لە ڕۆژ هەڵاتی ناوەڕاست ئێستا گەورەترین شاردەی مەسیحی لە سەرتاسەری ڕۆژ هەڵاتی ناوەڕاست ئەنکاوە نزیک 65,000 کەس لە ئەنکاوە دەژی زۆربەی زۆری ئەمەسیحین ئەم شتە لە سەرتاسەری عێراق نییە لە شوێنێت ئەنکاوە یەکێکە لەو شوێنانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست عربتنی لا مەثیلە لەهو بۆ ژیانی مەسیحیەکان لە ژمارەوە وەکو لە ڕووی ژمارە گەورەترین حتا نووسرا بوو لە قوتعەکان بەخێر بێ قەداسەتی پاپا بۆ گەورەترین شاردەی مەسیحی لە سەرتاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەگەر باسی پێکەوە ژیان بکەین کاکە لە هەندێک گوند هەیە لە بادینان ناوەکە نامێ غەڵەت برێم گوندێک هەیە لە بادینان دوایە ناوەکە بۆ دەنێرم بەمەست تعمیری کەنیسەیان دەکرد نەوژەکردنی کەنیسەیان دەکرد مەسیحیەکان چوونە ڕۆژی یەکشەم لە مزگەوت نوێژیان کردیان کە تعمیر مزگەوتیان کرد هاتینە نوێژی جمعە لە کەنیسە کرد بێگومانەوە خۆ بیرەوەری ئەو شتە نەبوو یعنی مەسەلەن حکوومەت داوایان لێ بکە یان ئاسایش بچی پێیان برێوە بکەن یان لە ڕووی ئەمنی حیمایەتیان بکە نەخێرکا کار بە خۆیان کردیان هەکە ئەو شتێ ئێمە کە هەیتوانی خۆمانەی خۆش نەک شتێکە کە لەبەر خاتری کەسی دیکە کردبووان باش کاک ئایدن ئەمەوێت دووبارە سەرنجی تۆ لەسەر یاسا وەربگرم بێگومان کاک ئانۆ باسی ئەوەی کرد کە هەندێک جار کۆمەڵێک دەنجی نەشاز هەیە دەیەوێت ئەو پێکەوە ژیانە ئاشتیانە لە هەرێمی کوردستان بەلاڕێدا بات یعنی بێگومان ئەو دەنگە نەشازانەش ڕەنگە نەتوانن کاریگەری دروستکەن چونکە خۆتان وەکوێک کە ئاماژەتان پێکرد پێکەوە ژیانی ئاشتیانە لە هەرێمی کوردستان کللتورە و پێداگری حکوومەتی هەرێمی کوردستانیشی لەسرە بەڵام بۆ ئەوەی کە ئەم دەنگە نەشازانە کە بکرێت چ پێویستە لە ڕووی یاساییەوە بکرێت بۆ ئەوەی جارێک کە ئەو دەنگە نەشازانە چ لە سوۆسیال میدیا چ لە شوێنەکانی تر ئەو پێکەوە ژیانە بە لاڕێدانە بن بەێ کە لێستادا پێکەوە ژیانی نەتەوەکان و ئادیانەکان ئەمە ئەگەڕێتەوە بۆ ڕابردوو بۆ مێژوو کە هاوڵاتیانی هەرێم کە لە ڕووی پێکەوە ژیانەوە یەکتر تەقبول دەکەن باوەڕ ناکەم بە هیچ لایەنێک بتوانێت کە بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و یا بۆ تێکدانی پێکەوژیانی ئەم نەتەوانە و ئەم ئەدیانەنە لە هەرێمی کوردستاندایە کە لە ئێستادا جێگای دەستخۆشی و جێگای تەقدیرە کە بە پێشوازێکی گەرمی لەم پێکەوە ژیانە ئەکرێت و لە هەرێمدا لێرەدا گرنگە کە هەموو هاوڵاتیەکان گرنگە کە زیاتر کە ئیهتیمام
بەو پێکەوە ژیانە بدرێت و ئیتیمان بە هاوڵاتیانی پێکاتەکان بدرێت و لە هەموو ڕوویەکەوە چکە ئەمانە وجودی ئەمانە زیاتر کە پاڵپشتەکە بۆ پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان لێرەدا من دەمەوێت لێرە ئەمە تاکید کەمەوە هیچ کاتێک ئەم پێکاتانە مەترسی نەبووە لەسەر هیچ لایەنێک وایە مەترسیان دروست نەکردووە لەسەر هیچ کیانێک ئەمە لە هەموو کات زیاتریش پاڵپشتێک بوونە بۆ دەعمکردن و وایە پاڵپشتێک بوونە بۆ دێمۆکراسیەت و پاڵپشتێک بوونە بۆ کیانی سیاسی لە هەرێمدا لێستا دەکە ئەم پێکەوە ژیانە لە نێوان هاوڵاتیان هەیە و لە نێوان نەتەوەکان هەیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ کە ئەگەڕێتەوە بۆ ڕابرد و بۆ مێژوو کە ئێمە لەو ماوەیەکە سەردانی شار و شارچۆکانی هەرێمی کوردستانمان کرد حقیقەتان لە ڕاستیدا بینیمان کە لە هەموو شارەکان لە هەموو شارۆچکەکانی هەرێمدا پێکەوە ژیانێکی زۆر جوان هەیە کە یەک میسالێک بە نمونە دەتوانم باسی بکەم کە ئێمە سەردانی منطقەی دەڤەری سۆرانمان کرد بە تایبەتی لە دیانە دەکە ئێمە سەردانی برادرانی کریسیان و لایەنە سیاسە کریسیانەکان و لەم شارە هەروە سەردانی یەکەتی زانایانی موسڵمانمان کرد لە دیانەدا کە لێ کۆبنەوە و لەو کۆبنەوە کە لەگەر ئەدیانەکانمان کردووە لێرەدا زیاتر لە کریسیانەکان زیاتر موسڵمانەکان داوای مافی کریسیانەکانیان دەکرد لەم ناوچەیە ئەمەش خۆی لە خۆیدا گرینگە کە پێکەوە ژیانێکی هەیە لە نێوان ئەدیان و لە نێوان هاوڵاتیەکان ئەمەش لۆ ئەو ئەگەڕێتەوە کولتوری پێکەوە ژیان بەهێزە لە نێوان هاوڵاتیانی ئێمە لە هەرێمدا کە ئەمەش کە ئەگەڕێتەوە وتم کە لە ڕابرد و لە مێژوودا ئەمە زۆر گرینگە کە یەکە کە لە نەتەوەی تۆ نەبێت و غەیری نەتەوەی تۆ بێ و یان لە غەیری ئەدیانی تۆ بێت و کە بەڕێزێک وایە سەرکردەیەک دیفاع لە نەتەوەی تو بکاتەوە یا دیفاع لە ئەدیانی تو بکات ئەمە زۆر گرنگە لە پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤ و پێکەوە ژیاندا ئێمە کە لە پاش ئازادکردنی عێراق کە لە ساڵی 2003دا کە ئەو کات دەستکرا بە نووسینی دەستوری عێراقدا کە دیار بوو ئەو کات حتا تاکو 2005 بەردەوام بوو ئێمە کە جێگای تەقدیر و دەستخۆشیە ئەو کات بەڕێز کاک مەسعود بارزانی بەڕێزیان زۆر کە دەورێکی زۆر گەورەی هەبوو دەورێکی زۆر باڵای هەبوو کە لە دیفاعکردنی مافەکانی پێکاتەکان لە ناو ئەم دەستورەدا بە تایبەتی بۆ نەتەوەی تورکمان ئەمە مێژووە زۆر گرینگە کە پێداگیری و پشتیوانێکی گەورەی هەبوو بۆ هەموو نەتەوەکان و بۆ هەموو ئەدیانەکان کاک ئایدەن هەم جەنابەت هەم کاکانۆ دوو وەزیرن لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پێکهاتە و ئاینی جیاوازن بێگومان نەکەمینە بەڵکو پێکهاتە وەکوی کە لە حکوومەتدا ئاماژێ جددی بۆ پێکهاتە دەکرێت ئەمەوێت دوا پرسیار ئەگەر بە کورتی وەڵام دەی و هەمان ئەو پرسیارەشم بۆ کاک ئانۆش ڕاستە پلانی حکوومەتیە بۆ قوڵترکردنەوەی پێکەوە ژیان و لێبوردەی لە هەرێمی کوردستان بەڵێ کە وتم کە ئێمە کە پێشترش وەکو نەتەوەی تورکمان وەکو پێکاتەکانیش ئێمە کە مستەڵحی کەمینە ڕەت دەکەینەوە لە ئێستادا وجودی کە نەتەوەکان و وجودی پێکاتەکان کە بەژمارە نییە کە لە ئێستادا بەشدارن لە پرۆسی سیاسەکە ئەمە زۆر گرینگە کە بۆ داهاتوش ئێمە حکوومەتی هەرێم زۆر جددیە کە لە پشتیوانیکردنی فراوانترکردنی ئەم پێکەوە ژیانە لێوان نەتەوەکان و ئەدیانەکاندا هەیە ئەمە زۆر گرنگە ئێمە وەکو وەزیری هەرێمیش بۆ کاروباری پێکاتەکان ئێمە لەو کاتێکە دەست بەکار بووینە لەو مەلەفە کە ئەو مەلەفە زۆر گرنگە بە دانانی بە ئیستەحدازکردنی ئەو مەلەفەش زیاتر ئیتیمامدانە بە مافەکانی پێکاتەکان کە لە بیدایەتیش باسم کرد حکوومەتی هەرێم زۆر جددیە و جددیش ئیش ئەکات و کار ئەکات و لەسەر ئەو مەلەفە بۆ ئەوەی لە داهاتوش لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی پێکەوە ژیانەوە زیاتر
ئیتیما بەو مەلفە ئەدرێت و ئەمەش خۆی لە خۆیدا گرنگە لەم کاتەدا. زۆر سپاس کاکایدن کاک ئان و ئەمەوێت سەرنجی تۆش بزانم لەسەر پلانی حکوومەت بۆ پێکەوە ژیان و لێبوردەی. ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی بڕیارێکی زۆر بۆ ئێرانە و جەریانەیدا بە دامەزراندنی لیژنەیەکی وەزاری کە پێک هاتووە لە چەندین وەزیری پەیوەندیدار بۆ چارەسەرکردنی کێشەکانی زەویەکانی مەسیحیەکان کلدان ئاشووری و سریان لە سەرتاسەری هەرێمی کوردستان و کارەکانی ئەم لیژنە ئێستا ئێمە دەستمان پێکردیە بە کۆکردنی ئەو دۆسیانە و یەک بە یەک بە پێی یاسە و ڕێنماییەکان ئێمە کای لەسەر دەکەین کە چەندمان پێ بکرێت لەو کاتێک کەماوە لە کابینەی نۆیەم چارەسەری بکەین هەروەها بە خۆشببختانەوە ئێستا جێگیری محافظ جێگیری پارێزگای دهۆک درا بە مەسیحیەک کلدانیەک ئاشووری سریان کە ئەویش پشکی بزتنەوەی دیموکراتی ئاشووری بوو و یەکێکی لە ئەندامانی قیادیان کە مهندسیشە کە ببورەکە قانونیەکە ئەویش لەوێ ئێستا حالی حاضر کار دەکاتن و هەروەها مدیری ناحیە عنکاوە و چەندین مدیری بەلەدیە عنکاوە چەندین لەو پۆستانە ئێستا گۆڕانکاریان لێکرایە کە بەرەو باشترش بڕۆن ئیشەکارەکان لە شارۆچکەی عنکاوە لە شار و شارەکان دیکە هەروەها ئێمە کار دەکەین لەوەی کە مشارەکەیەکی زیاتر لە پێکاتەکان بکەین چه مەسیحیەکان کلدان ئاشووری سریان و ئەرمەن و برا تورکمانەکانمان لە دام و دەستگاکانی حکوومەت هەتاکو بتوانین پێکەوە هەمومان خزمەتی کوردستان. بەڕێز ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندن لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ تۆ هەروەها زۆر سپاس بۆ ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون پێکەوەژیان لە کوردستان هەر ئاشتیانەتر و کوردستانیش هەر ئاوەدانتر تا دیدار هەر شەر.